بێگومان ئێمە وا تێگەشتووینە تەنها زاڵمەکان زوڵم دەکەن، بەڵام ئەمە بیرۆبەچوونێکی غەڵەتە. کۆمەڵێک حەدیث باسەکەین بە پشتیوانی خوا دەربارەی زوڵمکردن. زوڵم لە دراوسێکت مەکە، زوڵم لە پیاوەکەت، لە خێزانەکەت، لە منداڵەکانت، لە خزمەکانت، لە خەڵکی ناو بازاڕەکەت، لە خەڵکی کاسب مەکە، چونکە زوڵم هەر زوڵمە، هەر کەسێک بیکات. لە حەدیثێکی صحیحی سونەنی ترمذی هاتووە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم باسی ئەو کەسەمان بۆ دەکات کە مەظلومە، واتە زوڵمی لێکراوە. ئیتر هەر کەسێک لێی کردبێ، خزمە، بێگانەیە، دەسەڵاتدارە، دەوڵەمەندە، بێدەسەڵاتە، هەر کەسێک زوڵم بکات. دەفەرمێ دەعوەی مەظلوم واتە ئەو کەسێک کە دوعا دەکا و مەظلومە زوڵمی لێکراوە. ئیتر هەر کەسێک لێی کردووە. خوای گەورە چی دەکا؟ یەرفەعها فەوق الغەمام وتفتح لها ئەبواب السەماء. هەر کاتێک زوڵمت لە کەسێک کرد دڵنیا بەلەوە. پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ صلی الله علیه وسلم ئەو دوعای مەظلومەکە ئەواتە سەرووی هەورەکان. سەرووی هەورەکان خوای گەورە بەرزی دەکاتەوە بۆ سەرووی هەورەکان و بۆ ئاسمان و دەرگاکانی ئاسمانیشی بۆ دەکرێتەوە. تۆ دوعایەکەت لە کەسێکی زاڵم کردووە کە زوڵمی لێت کردووە، تعدای لێت کردووە، کاتێک کە ئەو دوعایە دەکەی ئەو دوعایە بەرزە بێتەوە بۆ سەرووی هەورەکان، دەرگاکانی ئاسمانیشی لێ دەکرێتەوە، واتە قەبوڵە. خوای گەورە دەفەرمێ وەعیزەتی لەئەنسوڕەنەکی وەلەو بەعدە حین. سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم ئەی دوعاکە، ئەی ئەو دوعای کە مەظلومێک لە زاڵمێکی کردووە، سوێن بە گەورەی و دەسەڵاتی خۆم سەرت ئەخەم ئەگەر دوای ماوەیەکیش بێت. دڵنیا بەلەوە. بۆیە کاتێک کە زوڵمێک دەکەی لە کەسێک، لە خێزانت، لە مێردت، لە مناڵت، لە کچت، لە کوڕت، لە دراوسێت، لە برات، لە خوشکت، لە بێگانەیەک، دڵنیا بە ئەو دوعایە چۆتە سەرووی هەورەکان و دەرگاکانی ئاسمانی بۆ کراوەتەوە. خوای گەورەش وعدی داوە، سوێنی بە گەورەی و دەسەڵاتی خۆی خواردووە، سەرت ئەخات تۆی مەظلوم، دوعاکەت سەر ئەخات. لەئەنسوڕەنەکی واتە ئەو دوعای تۆ دەعوە، واتە ئەو دوعا و دەعوە کە کردوتە، ئەو دوعای تۆ کردووە خوای گەورە سەری دەخات. دڵنیا بەسەرەکەویت. وەزیرێکە بوو، وەزیری هارون ڕەشید بوو، ڕەحمەتی خوای گەورە هارون ڕەشید بێ، ناوی یەحیای کوڕی خالید بوو. هاڕۆشتێکی زۆری کۆ کردەوە بە گەندەڵی، بە دزی. کاتێک کە هارون ڕەشید ئەم شتانەی زانی ڕەحمەتی خوای لێ بێ، لەگەڵ کوڕەکەیان سجنی کرد. سجنی کرد. کوڕەکەی وتی باوە گیان ئێمە زۆر دەوڵەمەند بووین، دەسەڵاتمان هەبوو، وەزیر بووی تۆ، دەوڵەمەند بووین، دەسەڵاتدار بووین، ئێستا تەماشا دەکەی کەوتوونەتە سجنەوە، ماڵمان ڕۆشت، شەخسیەتمان ڕۆی، سومعەمان ڕۆشت. یەحیای کوڕی خالید وتی کوڕەکەم لەوانەیە دوعای مەظلومێک بێ ئێمەی ئاوا لێ کرد، ئێمەی ئاوا زەلیل و داماو کرد، ئێمەی کردە بەندە و سجنەوە. ئەو دوعای کردووە، لە شەوا دوعاکەی ڕۆشتووە، ئێمە خەوتووینە، بەڵام خوای گەورە غافڵ نەبووە لە دوعاکی. زوڵم دەکەی لە کەسێک، دڵنیا بە خوای گەورە تۆڵە لێ دەکاتەوە. دڵنیا بە دوعاکەی ئەو ئینسانە دەڕوات لە کاتێکا تۆ خەوتوویتە، لە کاتێکا ئاگات لە خۆت نییە، دوعات لێ کراوە، دەست بۆ بەرز کراوەتەوە لە ئاسمان، خوای لە فڵان کەس تۆڵە بکەرەوە، خوای گیان فڵان کەس ئاوا لێ بکە چونکە زوڵمی لە من کرد. بۆیە ئەگەر بەرامبەرەکەت مەظلوم بوو، بترسە، بترسە، زۆر بترسە. جا قوڕ بەسەر ئەو کەسەی بە هەزارها کەس ئاوە دەستی لێ بەرزەکاتەوە. هەزار جوێن بە زاڵم بدەیت هیچ سوودێکی نییە، بەڵام دوعای لێ بکە سوودی هەیە. جوێندان نیشانەی بێشەخسیەتی ئینسانە. دوو لە ڕێبەڕێستان کەسێک زوڵمی لێ کردی دوعای لێ بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێت دوعای مەظلوم دەچێتە سەرووی هەورەکان و دەرگای ئاسمانی بۆ دەکرێتەوە، یعنی جێمەهانمانەدات. دەتوانی کەسێک زوڵمی لێت کرد دوعای لێ بکەی، خوای گەورە تۆڵەی لێ بکاتەوە. جا بۆیە هەزارەها و ملیۆنەها زاڵم هەبوون، دوای دەسەڵات کەوتن سجنەوە، دوای دەسەڵات کوژران،
دوای دەسەڵات داماو کران دوعای کەسێکی مەظلومە خوای گەورە قبوڵی کردو. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیاکم والظلم فإن الظلم ظلمات يوم القيامة. ئاگادار بن زڵم نەکەن چونکە زڵمکردن ستەمکردن بێگومان تاریکی بۆ ڕۆژی قیامەت. ئێستا خەڵک هەزارها کەسەیە زڵم دەکات، دەسەڵاتی هەیە زڵم ئەکات، دەوڵەمەندە زڵم ئەکات زەکاتەکەی نادا بە خەڵکی، دکتۆرە زڵم ئەکات چاویرە بە خەڵکی فەقیر و هەژارەوە نییە، ئەندازیارە زڵم ئەکات لە ژێرەوە غەش و خیانەت ئەکات، مامۆستایە زڵم دەکات، مۆزەفە زڵم ئەکات، دوکاندارە زڵم ئەکات. ئەمە بەڕاستی کارەساتە. زڵمکردن خۆ بەس پیاوکوشتن نییە. وەڵڵا زلەیەک لە کەسێک بدەیت قسەی ناخۆشی پێ بکەی زڵمت لێ کردووە. زڵم واتە شتێک لە جێی خۆی دانەنی، لە جێی خۆی دانەنیەوە زڵمە. هەر شتێک لە جێی خۆی لابەری و لە شوێنێکا دای بنێ کە شایستەی نەبێ زڵمە کاک بگە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئاگادار بن زڵم تاریکیە لە ڕۆژی قیامەتە. بۆیە بە ملیارەها کەس لەم دنیادا هاتنە دنیا و قیامەتی خۆیان تاریک کرد و گۆڕ و قیامەتیان کرێ تاریکستان بە خۆیان. پەنا بەخوای گەورە. سپاس بۆ خوای گەورە ئێمە لەو کەسانە نەبین ئینشاءڵڵا زڵم نەمێرولەیەک بکەین. ئیمامی حوسەینی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ کاتێککە ویستیان بیکوژن و شەهیدی کەن بە پیاوێکی وت تینومە ئاوم بۆ بێنە چونکە حەسر کرابوو لەگەڵ عایلەکەی و خانەوادەکە بە ڕێزەکەیدا ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. ئیمامی حوسەین داوای ئاوی لە پیاوێ کرد، وتی تینومە ئاوم بەرێ. پیاوەکەیش تیرێکی نا بە ئیمام حوسەینەوە ڕەزای خوای لێبێت. وای لێکرد نە بە هیچ جۆرێ ڕێگای نەدا لەو شوێنە ئاو بخواتەوە. ئیمامی حوسەین ڕەزای خوای لێبێ بەوەی ئەو تیرەوە ئیتر نەیتوانی ئاو بخوات. فەرمووی خوایان ئەم کەسە تینوو بکەی، خوایە تینووی بکەی چونکە نەهێڵا من ئاو بخۆم، خوایە تینووی بکەی. بەڵێ کاتێککە کاتی سەرەمەرگی هاتم پیاوە دوای چەند ساڵێک خوا تۆڵەی لێکردەوە. دوعاکەی ئیمامی حوسەین قبوڵ بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. لە کاتی سەرەمەرگە هاوارێ کرد تینومە خنکام تینوێتی خنکامی ئاوم بۆ بێنن. سبحان الله ئاویان نەکردە قورگی ئاوی سارد لە بەردەمیا بۆیان کرد بەسەریا. سبحان الله هەڵەوی لە تینە خنکام سبحان الله ئەهلەکەنی العەطەش. ڕاستی بە هیلاکی دام تینوێتی سکی ئاوسا ئەوەندەی ئاو خوارد سبحان الله هەر بە تینوێتی مرد. حد ئاویانەدا پێی هەوی خنکام ئاوم بنێ خنکام. بەڵێ زڵم دەکەی بەڵام دڵنیا بە ئەمڕۆ 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵی تر خوای گەورە تۆڵە لێ ئەکاتەوە. ئیمامی حوسەینی تینوو کرد ڕەزای خوای لێبێ دوای چەند ساڵێک لە سەرەمەرگە خوای گەورە تۆڵەی لێکردەوە بە تینوێتی مرد بە زەلیلی مرد. دوعا بکە جێبێڵە قڕ بەسەر ئەو کەسەی ماف و حەقی خەڵکی دەخوات. ئیتر دەسەڵاتدارە یا بێدەسەڵاتە، دەوڵەمەندە یا فەقیرە، نوێژکەرە یا نوێژنەکەرە، خەتەرە، مافی خەڵکی مەخۆ، زڵم لە خەڵکی مەکە، غەش لە خەڵک مەکە، خیانەت لە خەڵکی مەکە. لە حەدیثێکی صحیحدا لە صحیحە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن دەڵێ دەیخاتە چنگمانەوە دەیخاتە دەستمانەوە مەڵێ فڵان کەس زڵم لێ کرد لەبەرەوەی ئاوایە. لم حديث صحيح هذا فرمي اتقوا دعوة المظلوم وإن كان كافرا فإنه ليس دونها حجاب. أما حديثك صحيحة خوتان بباريزن لدعاء مظلومك كافر ايقر إيمان دار بيه مالي والله فلان كس مشروخة أبو يظلم لكر ناي خوات فلان كس كافرة ظلم لكر ظالمة ناي خوات أو قرقي كافرة إتلا كافر بوداوني طاو أجر كافريش بفي غمري خواه فرمي صلى الله عليه وسلم لبيني خواي پروردگارو لبيني دعاي كافرة پردنية واتريك دعاكي قبول دبي با كافر بيت. إتلا أو كسي توظلمي ليكي هيتش عزرك نهيني توا هيتش تك نهيني توا چونك لكافر بروشوني كافر توا دجمني خواي
ئەگەر کافریش بێت دوعایە بکە، دوعاکەی چونکە لەبەر ئەوەی مەزڵومە و ئینسانێک زوڵمی لێکردو موسڵمانیش بێت، لە بینی کافرەکە و لە بینی دوعا قبولبووندا لە بینی خوای پەروەردگاردا هیچ پەردەیەک نییە. کەواتە دڵخۆش مەبە بەوەی کە ئەو کەسەی زوڵمت لێ کردووە بێدەسەڵاتە، کافرە، نوێژنەکەرە، مەشروبخۆرە، تریاکخۆرە، زیناکەرە، هەر شتێک بێ مادەم مەزڵوم بێ ئاگادار لە بینی ئەو خوای پەروەردگارە پەردە نییە، واتە قبوڵە دوعاکی. ئیمامی سولەیمانی تەیمی زانایەکی گەورەی ڕەحمەتی خوای لێبێ تابی سەحابە بووە. ئیمامی ذەهەبی لە مەدحیە فەرمی ئەلئیمام شەیخ الئیسلام، ئیمامێکی زۆر گەورە بە ڕەحمەتی خوای لێبێ. پیاوێک هەنێ جوێنی ناشرینی پێدا، عەزێتیدا، لەسکیدا، لێیدا، ئازاریدا و جوێنیشی پێدا. ئیمامی سولەیمانی تەیمی ڕەحمەتی خوای لێبێ دوعای لێکرد لەو کەسەی کە جوێنی پێدا و زڵمی لێکرد لێیدا. سبحان الله، ئەو پیاوە بۆ دەسەی کە زڵمی کردای لە ئیمامی سولەیمان دەستی وشک بوو، دەستی لە ئیش کەوت، دەستی لە ئیش کەوت، چونکە زڵمی کرد، چونکە جوێنیدا، چونکە لە خەڵکیدا. کەواتە بترسە، کەسێک زڵمی لێ دەکەی بترسە، مەڵێ من نوێژکەرم، مەڵێ من ڕوو لە خوام، مەڵێ من دەسەڵاتم هەیە، مەڵێ من پارەم هەیە. ڕۆژێک دێنە دەسەڵاتە بێنە پارە دەمێنێ، ڕۆژێکە بێ زەلیل و داما ئەوی چی لە دنیایا لە قیامەت. دوعایەکرد لێ ئەکات لە پڕێکا کاتێک ئەزانی زەڕبێکە خۆی زۆر زۆر لەوە قوسرەکە تۆ زڵمەکەت کردووە. بۆیە ئاگاداری خۆت بە. کوانە ئەو کەسانی ئەم میلەتەیان ئەنفال کرد، بەداخەوە زۆر شەرمەزاریە بۆ ئەو کەسانی ئەچن مەدحی ئەنفالچیەکانەکەن ئێستا. بەڵام کەس سەرکردەیەکی چاک بوو، سەرکردە بوو بە هەزارەها مناڵی داما و کلیانداوە بەرگولە، ژن و مناڵ. ئەم هەموو گەنجە جوانە نە سیاسەتیان نەزانی، نە ئەگەر لە هیچ بوو درانە بەرگولە و بە زینەتی خۆیان کرد بەسەریانە، سەرکردە بوو. هەی گۆڕ بە گۆڕ بێ هەزار جار خوای گەورە بیخاتە نەم سەقەرە و لەگەڵ بارق و هەموو سەرکردەکانی بەعسە. شەرمەزاری مەدحی ئەوانە بکرێ. سەرکردە بوو چەند هەزار مناڵیان داوە بەرگولە، کەلەی مناڵیان بەرگولە تەقان. میلەتی ئێمەیان برسی کرد، لە سجنا تەعزیریاندا. ئێستا مەدحێکەی قانون یەزانی، قانونی چی؟ ئەو قانونی خۆشکان. شەرمەزاری بۆ ئینسان مەدحی ئەوانە بکات. لە مانگی چوارە بارق کوردی ئەنفال کرد، هەر لە مانگی چوارە خوای گەورە تۆڵەی دەکرد و ئیعدام کرا خۆش دوای 3 ساڵ. شەرمەزاریە مەدحی زاڵم بکەی. زاڵمە، هەموو زاڵمێک کۆمەڵی سیفەتی جوانی هەرتیایە، بەڵام کە زاڵم بوو زاڵمە. هەموو کەسێک وایە. خۆ هیتلەریش کۆمەڵی سیفەتی جوانی و فیرعەونیش بە هەمان شێوە. هەرچی زاڵم بوو بۆ کۆمەڵی سیفەتی تیا بوار باش بوو، بەڵام خراپەکانیان باشەکانیان دەسەڕێتەوە. دەی کاکە چەند کەسان ئەنفال کران؟ تاوانیان چی بوو؟ مناڵی هەرزەکار گەنجێک هێشتا بالغ نەبووە، مناڵێک شیری دایکی ئەخوا گولە ئەدە بەسەری ئەیکوژن و هێشتا نەمردۆ ڕۆحی تیایە هەناسە ئەدا خۆڵەکەکەن بەسەریە. ناترسی خوا لە قیامەت لەگەڵەوانە حەشر بکە؟ چیان بەسەر زڵمیان کرد؟ کوا بوو کوێ ڕۆشتن؟ کوا لەکوێن؟ چیان بەسەر ئاهات؟ زڵم بکەی لە هەر کەسێک باجەکەی ئەدی. والله شەرمەزاریە بۆ کەسێک مەدحی کەسێک بکات کە میلەتی داوەتە بەرگولە و ڕەمی کردوونە و سەریانی تەقانەوە بەفی شەک. ئەوانەی کە هاتمەتە لە چاڵی ئەنفالەکان بڕۆ پرسیارکەن یاخود خوێناتەوە کە حاڵی خەڵکی چۆن بووە، گەنجی دامیان دابەزان بەسارە دابەزەی ڕەمیان کردو و خوشکیان. باوکی ئێمە، دایکی ئێمە، برا و خوشک و ئامۆزا و پورزا و کەسوکاری ئێمەیان داوە بەرگولە گشتیان ڕەمی کرد. تاوانیان چی بوو؟ بەس بەرەو کوردن؟ تاوانیان چی بوو؟ بترسە لەوەی کە خوا لەگەڵ زاڵمە حەشرت کە کاتی مەدحی ئەوانە دەکەی. ئینسان ئەوەنە پولەکی نەبێت، بەس پارە حساب کە پارە معاش تاخیر نەبوو، نازانم چی معاشی چی، لە 1000 نەفەر 100 نەفەر 550 نەفەر معاشی نەبوو. معاش چی؟ ئینسان نابێ ئەوەنە دنیایی بێت. تەنها معاش کفایەت نییە، تەنها ژیان کفایەت نییە. پارە شتێکە، بەڵام زوڵمکردن هەر کەسێ بیکە زاڵمە. بۆی ئاگادار بن، لەخوا بترسن، مەدحی زاڵم مەکەن، مەدحی کەسانێک مەکەن مناڵیان داوە بەرگولە، ژنیان داوە بەرگولە، مێشکیان تەقانن بەفی شەک.
سوکایەتیان پێیان کرد. یا ربی خوای لە گوناحەکانمان خۆش بی، خوای ئەوانەی زۆڵمیان لەم میلەتە کردووە زۆڵم لەم میلەتە ئەکەن، یا ربی خوای لە ناویان بەری یا رب العالمین. ئەوەشی بۆ ئەم میلەتە چاکە یا ربی خوایە سەرکەوتووی کەی لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. وشويستي صلى الله عليه وسلم دفرمي اتقوا دعوة المظلوم فإنها تصعد إلى السماء كأنها شرارة. أقدار بن خد عند باريزن لدعاء أو كسيك ظلمي لأكي أو كسيك تعداي لأكي أو كسيك ما في دخوي واليابة هي ظالمة كان قرب سر الدنيا وقيامتها، قرب سر توي دكان داريش كاتك غشك لكسك يظلمي لأكي أي خلطيني قرب سر توش هر كسك هر وظيفيكي هي هر إيشوكاريكي هي في الله خلقيا وخلقيا خلطينيت. يا غمري خوافر صلى الله عليه وسلم دعاء إنساني مظلوم بس أبيته بو آسمان وكو چون دل وكو پارچه آگريك وكو تشكك بروجود دوا بو آسمان بسريعي دروا كاتك دبيني أو بلس آگره چون بروجود دبيته بلسيكي بقوتو بهيس وكو تشكك برو آسمان دروا دعاء إنساني مظلوم آگدار با دتواني بالظلم كردن و غش و خيانة و ماف خواردني خلقي دولمن بي بلام لوانه بدعاء مظلوم يك حميلة دز بدي. بله ابن عقيلي حنبلي رحمة إخواني بدا فرميه هندق وزير هبون ظلمي عندكت لخلقي ده صلاة داربون ظلمي لكسي كريكك لو وزيرانا لو ده صلاة دارانا لبياوك بياوكوتي تقوى إخوابك ما فكم مخو ظلم ليمك وازم لبنا تقوى إخوابك من تعوان بارنين وتي نخير وتي آخر دعات ليكم وتي دعام لك بقالتك وتي سيكي شود بيدنا چه لسيكي شود دعام لك وكو قالتك بإنساني مظلوم سبحان الله دعاي لك تشان روجيكي خيان أو كسا أو وزير كرايا سجن وتعذيبكي تشاك درا وزليل وداماو كرا حموشتك شي لسان رايو قالتك بمظلوم دنيا با وكو تشتي وكو پڵەی ئاگر بۆ ئاسمان بەرز بۆتەوە دڵنیابە هەموو دوعاکان ئەو کاتێک تۆ خەوتویتە ئاوا خەڵکی دەستی بەرز کردۆ دوعات لێ ئەکات. ئاگاداری خۆت لەخوا بترسە. بەڵێ خۆشەویستان کاتێک کە بیستمان بینیمان ئەوانەی کە لە ڕێی کەرکووک ئیشیانە کرد کەرکووک چەمچەماڵ هەندێک لەوانەی لەو کەسانە ئیشیان کردبێ کاتێک کە کەسێک داماوە بوو ئەحتیاج بوو فەقیر بوو شتێکی دەهێنایە و بووی بتوانێت گەنمەکەی پێ بکڕێ ئاردەکەی پێ بکڕێ لێیان دەسەند کاتێک کە ئەوی لەبەر خاتری خوا چیانەوت مناڵێ خۆتان زانن ئەمنەکان چۆن جوابیانەدایەوە گاڵتەیان چۆن بەخۆ بە پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم کاتێک ئەو خاتری خوا لەبەر خاتری خوا مناڵم وردە زڵمم لێ مەکە ئەبێت چی بێ ئینسان ئەگەر جدیگانی نەوتی پێ بێ یاخود شتێکی هێنای بۆ مناڵەکانی کاتێک کە ناوی خوا دەهێنا کوفرێکی گەورەی دەکرد ناوی پێغەمبەری خوای ساسم دەهێنا خەڵکی جوێنێکی بە پێغەمبەری خوا داساسم گاڵتێکی بە پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم ئیسەکوان ئەوەی ما بێ زەلیل ئەوەشی مردبێ هەر زەلیلە ئەگەر تۆبەی نەکرد بێت و حەقی خەڵکیش هەرماوە بۆ قیامەت خوا لێ خۆش نابێت چیان لێ هات هیچ شتێک تا سەر نییە ئاگادار بن زڵم مەکە ئەو کەسێک کە زڵمی لێەکەی یا ئەهلی بەهەشتە یا ئەهلی ئاگرە لەم دوشتە دەناچێت یا جەهەنەمیە یا بەهەشتی کە تۆ زڵمی لێەکەی لە ڕۆژی قیامەتە لە حەدیثێکی صحیحدا هاتووە خوای گەورە بانگ دەکات لە ساحەی مەحشەر خوای گەورە بانگ دەکات دەفەرمێ ئەنە المەلیک ئەنە الدەیان من پاشام من محاسبەی ئەمڕۆ خەڵکی دەکەم و هەموو شتێکێک لا دەکەمەوە خوای گەورە دەفەرمێت هیچ کەسێک ئەهلی ئاگر بێ هەر کەسێک ئەهلی ئاگر بێ ناگەڕاتە جەهەنەمەوە مادەم حەقێکی مافێکی لای ئەهلی بەهەشتێک هەبێ واتە هەر کەسێک ئەهلی جەهەنەم بێ ناهێڵم بڕواتە جەهەنەمەوە حتا ئەو حەقی لە کابرای بەهەشتی بۆ لێ نەسەنم
واتە تۆی بەهەشتی کابرایەکی جەهەنەمی حەقێکی و مافێکی لاتە خوای گەورە ئەو کەسە ناقاتە جەهەنەمەوە هەتا حەقەکەی بۆ نەگەڕێنێتەوە لە تۆی بەهەشتی تۆڵە ئەکاتەوە و دەفەرمێت هیچ کەسێکی بەهەشتیش ناڕاتە بەهەشتەوە ئەمە کەسێک جەهەنەمەکە دیارە جەهەنەمی حەقی لای بەهەشتیەکە بێ حتا حەقەکەی لە بەهەشتەکە بۆ نەکرێتەوە ناڕاتە جەهەنەمەوە ئەو کەسێکی قەرزاری کەسێک بێ ئەگەر کەسێکیش پەنا بەخوای گەورە فەرمووی ولا ينبغي لأحد من أهل الجنة هیچ کەسێکیش بۆی نییە لە ئەهلی بەهەشت بڕواتە بەهەشتەوە مادەم کەسێکی ئەهلی ئاگر حەقی لای بێت حتا خوا تۆڵی لێ نەکاتەوە بۆ ئەو کەسە بەهەشتیە ئەو کەسێک کە زوڵمی لێکەی بەهەشتی بێ خوا تۆڵەت لێ کاتەوە بۆی ئەوەشی جەهەنەمیە بە هەمان شێوە کەواتە دڵخۆش مەبە بەخوا خوای گەورە حەقی هیچ کافرێک ناڵێ بەسەر بچێت کە تۆی موسڵمان لێت کردبێ و هەر کەسێکی زوڵمی لە تۆی موسڵمان کردبێ بەهەشتی بێ یا جەهەنەمی بەخوای گەورە تۆڵی لێ کاتەوە حتا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئەگەر کەسێک حتا اللەقمە ئەگەر کەسێک بۆ کزێک زلەیەکی لە کەسێک دابێ دڵنیا بەخوای گەورە تۆڵی لێ کاتەوە والله زلەیەکت لە خێزانت دابێ لە کوڕێکت لە کچێکت لە برادەرێکت لە دراوسەیەکت لە کەسێکی بێدەسەڵات زلەیە شەقێک بۆ کەسێک ڕۆشان دەبێ دڵنیا بە باجەکەی ئەدەیەوە خوای گەورە خۆی وعدی داوە ئەهلی بەهەشتیش بی بە شایەتمانیشۆ بمری خۆی گەورە تۆڵی ئەوت لێ کاتەوە کە شەقێکت ڕۆشاندووە زلەیەکت ڕۆشاندووە دارێکت بە کەسێکا داوە بۆ کەسێک لێ داوە ئەوە تاو مەجالی تیان نییە ئەوە عەدالەتی خوای گەورەیە مەڵێ زوڵمم کرد باجی شەق و زلە و دار و لێدان و هەموو شتێکی خۆتە دەی مادەم حەقی خەڵکە خوش قەت لێت خۆش نابێت ئەو عەدالەتی خوای گەورەیە ئاخر خەڵکە باسی دەکەم بە پشتیوانی خوا ئینسانی زاڵم مفلیسە دۆڕاوە مایە پوچە ئەوەی کە زوڵمی کردووە زاڵم زۆرە دان و دوان و هەزار نییە لەوانەیە لە شارێکا سەدەها زاڵم هەبێ هەزارها زاڵمی تیا بێت چونکە هەیە زۆر خراپە یەک تۆزێ پارەی پێ بە زەڵمەکە باوەڕم پێ یەکەن يعني ئەو خەڵکە تۆزی گیرفانی پڕ بێ حەزەکە زەڵم بکات تەبیعەتی خەڵکوایە سبحان الله بۆی خوای گەورە هەندێک جار ئاوە چۆسێنێتەوە چونکە ئەو نە زۆر خراپە بۆ غرابێ ئینسان بۆ غرابێت لە حەدیثێکی صحیح هاتووە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم مفلیس لە ئومەتەکەی من کێ مفلیسە و ئیفلاسی هێنا و مایە پوچە کێ مایە پوچە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم مایە پوچ لە ئومەتەکەی من ئەو کەسەیە لە ڕۆژی قیامەتا دێ نوێژی پێیە ڕۆژووی پێیە زەکاتی پێیە خێر و چاکەی پێیە واتە زەکاتەکەشی دەرەکەت ڕۆژووشی گرتووە نوێژیشی کردووە بەڵام مفلیسە ئیفلاس دێنێ لە چی لە پارە نە لە چاکە ئیفلاس دێنێ واتە هەمووی سفرە بێتەوە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتا دێ تەماشا دەکەی گوێنی بە ئەوەکە داوە هەزار گوێنی داوە بە خەڵکی دێ تۆڵەی هەزار گوێنەکەی لێ بکەنەوە ئیتر ئەگەر گوێنەکە بە زاڵمێکیش بێ زاڵمە دوعای لێ بکە کاکە گوێنی بێ مەدە زەڵمی لێت کردووە مافتی خواردووە دوعای لێ بکە گوێندان هیچ سوودێکی نییە چکە گوێن بە هەر کەسێک بدەیت تۆش قەرزاری دەبی ئەمە حەق و ناسە گوێن مەدەن ئینسان کەسێک زەڵمی لێ کرد ئەوەی کە سونەتە و شەرعیە دوعای لێ بکە ئەگەر لێی خۆش نابیت تەماشا دەکەی گوێنی بەمەکە داوە تۆمەتی زینای داوتە پاڵ ئەوکە و ناشرینی کردو و شخصیتی شکاندووە تەماشا دەکەی ماڵی ئەوەکەی خواردووە ئەمە ماڵی فڵان و فڵان و فڵانی خواردووە ئەی قڕ بەسەر و کەسەی مافی ملیۆنەها خەڵک دەخوات ئەبێ لە قیامەت چی دەبێت هەر باسی مەکە بەخوای گەورە دینارێک سنتێک یەک تکنەوتت یەک فلسێکت نافۆتی هەموو لە قیامەت وەرەگریتەوە هیچ کەسێک ئەوەی کە خواردیوێتی هەمووی پاشەکەوت کراوە بۆ قیامەتی تۆ هەر کەسێک خواردبێتی دەسەڵاتدار یا بێدەسەڵاتە ئەوەی کە خواردوێتی دراوسێتە یا دراوسێت نییە خزمتە یا خزمت نییە دوکاندارە یا دوکاندار نییە هەر کەسێک زوڵمێکی لە تۆ کردبێ دڵنیا بە هەمووی پاشەکەت کراوە بۆ قیامەتت خەممەخۆ هیچت نافۆتی والله بەقەت تۆوی خەرتەلەیەک مافت نافۆتی لای هەر کەسێک بێ لە قورگی دەرەکرێ و مافەکەی لێ دەسێ بەڵام چۆن لێ دەسێنێتەوە ئارەم حەدیثا باس کراوە
تەماشا دەکەی خوێنی ئەوەکی ڕژاندۆ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم خەڵکی کوشتووە لەسەر چی لەسەر پوش و پەڵاش لەسەر عەرز ئای لەو شەرمەزاریە ئینسان لەسەر عەرزێک لەسەر پوشێک لەسەر گەرمێک لەسەر فەلاحەتێک بچی خەڵکی بکوژێ ئای لەو شەرمەزاریە بۆ قیامەت تو خوا کێشە بۆ مناڵەکاندا دروست مەکەن تو ئەو خوایە کە دروستانی کردووە لە ئەمەکەی داوە وەضەرەبە هذا لە خەڵکی داوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەم ئینسانە کە گوێنی داوە ظڵمی کردووە تۆمەت و زینای داوەتە پاڵ خەڵکی ماڵی خەڵکی خواردووە هەر کەسێک هەر تاوانیان ئەنجام بدەیت لە خەڵکت داوە ئەفەرمێ فەیەقعود ئەڵێن دانیشە هەی مفلیس دانیشە نوێژەکانی بێنندەی ڕۆژەکانی زەکاتی خێر و سەدەقەی قورئان خوێندنی زیکر و عیبادەتی هەمووی بێنندەی مەزلومەکان وەرن مافی خۆتان وەرگرن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەموو کەسێک کە لە دنیادا زوڵمی لێ کردووە مافی خواردووە مافی پێشێل کردووە یەک بە یەک مافی خۆیان پێ ئەدرێت لە چاکەکانی تۆ لە نوێژ و ڕۆژ و عیبادەتی تۆ هەمووی کۆتایی پێدێ هێشتا خەڵک ماوە ئەمجا چی بەسرا دێ چاکت نەما سفر بوویتەوە یەک چاکت نەما نوێژت کرد پاداشتەکەی بۆ خەڵکی بوو ڕۆژت کرد پاداشتەکەی بۆ خەڵکی بوو زەکاتت دا و سەدەقەت کرد پاداشتەکەی بۆ خەڵکی بوو بەس ماندووبوونەکەت بۆ مایەوە قڕ بەسەرێکت بۆ مایەوە چونکە مافی خەڵکت خوارد مافی خەڵکت پێشێل کرد لە دنیادا زوڵمت لە خەڵکی کرد ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دوای ئەوەی کە چاکەی نەماوە ئینسانە ئەمجا دەڵێن چاکەی نەما تەواو خراپەکانی ئەو مەزلومانە بێن بیخەنە سەر خراپەکانی ئەی قڕ بەسەر ئینسانە وەرە هەیە جا هەیە دێ بۆ قیامەت نە نوێژی هەیە نە ڕۆژووی هەیە نە چاکەیشی هەیە ئەوە هەر باسی مەکە چی قڕ بەسەرێکە ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خراپەی مەزلومەکان ئەخەنە سەر خراپەی ئەم ئینسانی کە زوڵمی کردووە مافی خەڵکی خواردو جوێنی بە خەڵکی داوە سوکاتی بە خەڵکی کردووە ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دوای ئەوەی کە تاوانەکانی زۆر بوو ڕێک فڕێدەن بەناو ئاگری جەهەنەم چونکە یەک چاکەی نەماوە ئەمجا خراپەکانیشی زیادی کرد بۆیە ئومێدم هەیە ئینشاءالله هەندێک لە خراپەکانمان زۆرێک لە خراپەکانمان بەهۆی ڕەحمی خوا و لە کۆڵمان بێتەوە و زۆرێکیش لە خراپەکانمان ئینشاءالله لە قیامەت بدرێ بەسەر ئەو کەسانی کە زوڵمیان لێمان کردووە لە هەر ئاسێکا بێ کە زوڵمی لێمان کردووە ئینشاءالله چاکەیەکی زۆرمان ئینشاءالله دەست ئەکەوێ و ئینشاءالله خراپەیەکی زۆریشمان لە کۆڵە بێتەوە بۆیە وەڵڵی ئەبێ مەزلوم دڵخۆش بێت ئەوەی مافی خواردی دڵخۆش بە چونکە وەڵڵا لە ڕۆژێکا وەرێگریتە پێویستە بە دینارێکە پێویستە بە سنتێکە پێویستە بە سبحان اللهەکە پێویست بەوەی یەک گوناهە لە کۆڵ بێتەوە بۆیە خەم مەخۆ بێخەم بە خوا زەمانی هەموو مافەکانی تۆی کردووە خوا دەزانێت تۆ چەند دینار و چەند هەزار و چەند دۆلارت خوراوە چەندێ مافت خوراوە خوا دەزانێت چەند کە زوڵمی لێت کردووە لەوانەیە ملیۆنەها کەسێ جوێنی پێدا و تۆ نازانی بەڵام ئەو چاکانە هەمووی لە قیامەت وەرەگریتەوە هەزارە کەسی جوێنی پێداوە ناینەس لە قیامەت دەڵێن دێ وەرە مافی جوێنەکەت بدە مافی بوختیانەکەت بدە مافی تۆمەتەکەت بدە بۆیە زاڵم دۆڕاوە لە دنیا و لە قیامەت مایە قوچە زوڵم لە هیچ کەسێک مەکە زوڵم لە هیچ کەسێک مەکە لە کۆتاییدا دەڵێم پیاوێک دەڵێ زوڵم لە خێزانم زۆرە کرد ڕۆژێ خێزان دەستی کرد بە گریان وتی وەڵڵاهی شکاتم لێ کرد وتی دەرگاکەم داخست وتم حەد چێتی شکاتەکەی وەڵڵا ڕێگات پێ نادەم وتی وەڵڵاهی دەرگاشم لێ داخی شکاتم لێکەم وتم لەکوێیەکی دەگەم داخست وتی لای خوا ئێستا دەزوێژە دەگەم لای خوا شکاتم لێ کرد ئێستا لای خوا سکاوای خۆم دەکەم لە دەستی تۆ ئەڵێ باوشم پیاکە وتم تەواو بەخوای تر تەواو هیچ ناکەم داوا لێبوردن دەکەم لای خوا شکاتم لێ مەکە خوای گەورە زۆر دەسڵاتدارە با تۆڵەم لێ نەکاتەوە زوڵم مەکە لە هیچ کەسێک چونکە تۆ خەوتویتە بەڵام خوا نەخەوتووە ئەو بەخەبەرە ئەو مەزلومە دوعا لە تۆی زاڵم دەکا ئەگەر خەوتە بێتی بۆی ئینشاءالله ئاگاداری خۆمان بین زوڵم تاریکیە بۆ قیامەت قڕ بەسەر ئەو کەسێ زوڵم دەکا لە خەڵکی زوڵم دەکا لە قەبر و قیامەتی خۆی اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا الشفاء نخوشكان من بدي يا ربي خويا لا ظلم ولا استمان باريزي خويا يا ربي خويا هەموو کاتێ مەزلوم بین ظالم نەبین یا رب العالمین
خوایان آخرمان بخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی خوایان ئەو زوڵمەشی کە جوولەکەکان لە مسلمانانی غەزەی دەکەن لە ژن و لە مناڵ و لە خەڵکی بێتاوان یا ڕەبی خوایە تۆڵیان لێ بکەرەوە یا ڕەبی خوایە بەم جەژنە ماڵی خەڵکی زۆریان وێران کرد خوایە وێرانیان کە خوایان هەرچی پیلانیان هەیە بەتاڵی کردەوە خوایان ئێمە دڵنیان لە قیامەت ئەوانە چەندێ زەلیلن خوا لە دنیاشە زەلیلیان بکەی یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ئەوەی باشە بۆ ئەم میلەتە خوایە سەرکەوتووکەی ئەوەشی خراپە خوایە لە ناوی بەری یا ڕەبی خوایە آخرمان بخير بگێڕی شفای نەخۆشەکانمان بدەی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين